محبوبە دیسان گریە و زاری دەکات وا لە هەردوو چاوانێ خوێن ئاوجاری دەکات من ئەمڕۆ لە ناو جەرگەی خۆشناوەتیم لە یەکێک لە جوانترین شوێنەکانی کوردستان کەوی هەر بە دانیشتنی بمێننەوە و عیبادەتی خوای تێدا بکەن میوانی ڕادەگرن میوانی وچی من نەبێ ئێستا خۆت عیبمە توخۆلە و میوانی وچی من نەبێ تژاتی عاقل و ڕێک و پێ اینجا ئازیزان هەر لە ناو هیران دەمەوێت پیاسەیەکی خۆش بکەم و کۆمەڵێک خەڵک بدوێنم بزانم چ دەکەن بە چیەوە خەریکن هەر لەو لاشۆ کاکەیەکم لێ دیارە تازە خەریکە چای ئامادە دەکات لە بۆ ئێوارە و بزانم گەشتیار دێت شوێنەکەشی ئەوەندە خۆشە ئەو باغ و گوڵە جوانانە سەلام عەلەیکوم باشی کاکە خێر بن سەر چاو زۆر سپاس بەخێر بن مامەند کاک مامەند ئەوڵۆ ئێستا چای لێ دەنێ وڵای ئێستا وەختیدی ئێستا وەختی زیاتر ئێواران گەشتیار و لێرە دەکەن زیاتر لە عەسرەکان خەڵک زیاتر بێرە دێ زیاتر باشە دەمێت بزانم چ ڕۆژە گەشتیار زیاتر ڕوو لە هیران دەکات کە هیران دە شوێنێکی خۆش و گەشتیاریە وڵا زیاتر پێنجشەم و جومعەکان بەس بە تایبەت جومعەکان زیاتر خەڵک دێ یاتر جومعان ئێرە زۆر خەرەبار زۆر بەڵێ باشە ئەگەر مەسەڵەن یەکێک بێوێ لێرە بمێنێتەوە وڵای دەبی حەدیسکە ینی مێزەیان کەپرە بەڵێ باشەی کوڕ ڕقەمشتویان بەدەست پێ و گەریەکەت نەزانی و ڕاست بێتە ئێرە وڵا زیاتر لە تیکتۆک و فەیسبوک لە تیکتۆک فەیسبوک ئەوانە پەیج و شتان هەیە باشە ئەدی مەسەڵەن ئەنگۆتستان هەیە لێرە وەڵامە چای و جەیدانی ژنە و لە ژوورێت سەرەزات و شیرنەمەنی و شتانمانە بەڵێ دەی زۆر زۆر باشە ئەدی کاک مامەند دەنگت خۆش هەیە ناوەڵی ببوورە بەداخەوە ناوەڵە ئەو چ دەبێ ئەوها بڕۆم ئەمن وڵای داوای لێبردنەوە وڵای داوا لێبردن قبولم نییە ئاخر سەوتم خۆش نییە ئەی بێڵە شعرەکی خۆش نوکتە کاکە بەسەراتە چی خۆش کە گەشتیار هاتتە ئێرە مەسەلەن ڕووداوە چ خۆش ڕووی دابیتن شتە وڵای شتێکی خۆش دوو نێشە لەگەر یەک دوو برادری دانیش بوون ینی سوتفە باسی مۆزوع ئەجگرە وتی ئەگە پارەکەی نەدەنەوە ئەمیش گوت لەوانەیە خۆی بگوژی ئەوش گوت وڵای دەبی خۆشی بگوژی و ماریشی بارکە خۆشی بارکە پارەکەشی نادێتەوە خۆسەری دێتی و ماری دێتی و من دێتی ئارە وەڵا زۆر سپاس دەکەم دەستۆ بەس دەمێ بزانم مەسەڵەن ڕۆژانە سەعات چەند ئەنگول لێرەنە هەتا چەندی شەوێ جیا لە جوم ئەو پێنجشەمان کە گەشتیارە زۆر لێرە وڵای عادەتەن بەیانیان سعاتنەوە هەتا 12 شەو 11 شەو لێرەنە ئەو کاتانە زۆر باشە باشە چاکە ئامادە ناوی هازوو وا تۆزش ئازرێ بیشاڵە چاچی بخۆینە زەمڕۆین لەسەر چا لە خزمەتانە سپاس دەکەم زۆر بەڕێزە با چاکەش ئازر بی چاچی سەر ڕەژووی بخۆین ئەوجە دەست بە بەرنامەی بکەین وەنیە ئینشاڵڵا بەسەر چا ئینشاڵڵا
ئەدیۆلە دەرمان چای تێدانیا وچ ئاوا کوراوزە تێدەکەن مەهنەی خۆتانە فەنی خۆتانە فەنەکەم پێ نارێ کووە جارشە پێم دەرێت خوا پێم نارێ فەنی خوا ناشکرا ناکەنەوە لێ چای سەرڕەژیەوە خۆشە ئەرێ وەڵا ئەشهەدوو چای ڕەژ چایانی چای سەرڕەژووی چای چ خۆش خۆین کان خۆش بیتن تارەونی شەکری تێکەم ئابا بەخۆم تێکەم خەینە یەک عیاری ئەو یەک عیارە تخوا بەڕاستی دەبا بکەمە دوونیمان ئەی دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سپاست دەکەم باوسم لەو زۆر خۆشەش دانیشم و چای خۆشەی بخۆم جێ زۆر خۆشم دیتەوە وەرن گوڵ دەبیستە ناو گوڵان داونیشی بەڕاستی کەشێکی ئەوەندە خۆشە هەورە سەرەتای پاییزیە بەڕاستی زۆر زۆر جەوەی خۆش و جیاوازی هەیە و ئەچایەکەش بخۆم بەردەوام دەبم هەر لە ناو هیران خەریکی پیاسەکردنمدا حاجیەکی دەبینم ئەوەندە بە جوانی لەو جێ خۆشەی دانیشتیە پێم خۆشە بچمە لای بەڕاستی هەندە قسەم لە بۆ بکاتن هەندێک باسی قەدیمم لە بۆ بکە سەلام عەلەیکۆم کویدایە گیان باشی خيري باشی سەلامەت بی خير بي تەندروستیت باشە والله بتماي خوي والله هاد نخوص مارس بستم ديسي لكم من سلامة بخوا عيشة بري عيشان خان داير جابزانم أتو هالخرشي إيري أري والله هالخرشي إيري يو ونداي ما وندو كبيلينجا وهيران ليرة نيزيكا ونيا غدي كوهاتي إيرا والله وماري خسك ما تمكن يدك ومار من الرباري خواري اي يا خو بخير بيسر شي باش تنقوز بخير ديكت او مدخوش او ها خوخاني زوره بلكونه زوانا باش دمي بزانم لكونه وانقو ها خوارني كل دوالي تان هر دروز ذكر ونيا اديكو استا او اجتماع اري والله العاني السماء ديشتي دروز ذكر دوسا وسركو شيوي عندكن ديكو اري هيران بس سركو وبس ديك زور بنا وباندا مربى وبس انواع يشتي صباح خوارنا مثلا الشيوك شي والله مشتلين العانك دورمي وبريانيا و اخر انا زور كونينا مثلا اذا جنزي اشتاج حزيان الدورمي ولا برياني بس مثلا دي زماني زاران معز قنمو ماشبو قنمو ماشو بروس وكفتو قن مكتاو كفتو خرج زور قديمنيا بديش والله قاعد استراته وبيزوج ذكران ليندرا بس ده بيجوشتا بي لا والله جوشتو شد بجوشتي ذكرتين يام بهالكي هي بجوشتك هي بهالكيكا هي بهالكي دكا باش عيد بزان السركة تاكو ذكر أنكو والله السركة وهنا رندا وسان العنود دابا زور خربوا بنا دزقابي أبو يعني والله دزقا يعني دكسي أو هنا كان يعني درديني وشك بها أبواب عسانتر بيشكا أري والله العنبة ملان دانا سيني باشا عسانتر بي عسانتر عيان عسانتر وتاليري لو ما ريه داندرا عالم هنا رانا باو
ئاوەکەی دینی و ئاوەکەی بەخۆ دەکەی سرکە وەسەرنی زۆر باشەوە ئاسان کاری ئەرێڵە ئاو کولۆ بینم ئاو ناوەڵە هیچ ناخۆم ئەتوسە لە بۆم کرد بە هەمووی هەیە دەستەکان سەر چاوم گەلک بەخێرێ زۆر سپاس دەکەم ئیمان سەلامەت بخوان گەلک مەمنون سپاس دەکەم دەست خۆش بی دادیشە بەخێر ئازمەکراوەی بخۆنەوە بەخوا هیچ فەرقینەوە دانە خواردیتم خێرین سەر چاوم دەکەم اینجا خۆشەویستان ئێستا دەچینە ناو باخچی کاک مامەد کە تازە چایەکەم لە کنی خوارد هەناری لێ دەکەینەوە لەگەڵ وەرن ئەوش لەگەڵمانە دەمان باتە ناوڕەزی خۆی کاک مامەد باخچەکەت لە چەندەرە بەڵێ فەرمو لێرێ هەناری خۆشیشمان دەدێ هەناری دەرەزێک مێخۆشە شیرین ئەوڵای مێ خۆش خۆش هەناریانی مێ خۆش سەر چاو ئەرێ وەڵا باشە چی هەان دەکرێتە سرکە فەرقین یەگە ترش و بێ شیرن بێ وەڵی شیرن نابی لۆ سرکەیە بەڕاستی مێخۆش یا ترش ماشەڵە ڕز و باغەکی زۆر گەورەیە دەزانی کابری خۆتی عتمە دەزانی بزانم چەند کەس لێرە ئیش دەکای سە هەناری وەڵا ئەوڕۆ 6 نەفەر ئەگەنا 8 نەفەر 10 نەفەر ئیشی لێکە ئیشی دەکەن ئەوە چەند دۆنم ئاردە مەسن چەند هەناری گرتی ئێستا وەڵا یەکستاکە تقریبان لەوانەیە 250 سندوقی پێوە بێت بینیە ئەدیکا باینجان گوتان باینجانیش لێرەیە ئەو گەلە گچکەنی و باینجانە یان پێڕانەگەیشتیا بەرەڵە بەس تاوا پاییزە هەواتە چ خۆشش بخۆین خۆشتی خۆمان چەند بەتامە زۆرە تاقی سمادەکی لە نادرێ چینێ والله بريم أخكوا لي رابي متنا زوزور اي والله او ساري دارك دي مختي هناري على خزمدان وقتي هنزيري ورد تري ورد دواي هنار دي هناري لا وقتي اشتا خوشك هاتي ما براستي بتامبو والله كركاك ناو رزي بتماي كوبي هدي بي اوها خوار وليد بيو السلام عليكم سيدا ورق سمالو كلو خد شاري او استا چه قسم لو دكا خولا پنانا دتي خود بگوري بيوا تخو براستي همو كرتونا ما عزينا مينا اوه ما عمزير ما عزيرلونا هاتي تدستي لملي بكام كسيدا ورا تشوفي ما عزير قصة خوشة كسي كودري الدت كسيدا ورا بقربان بمورا ساعة ما تقول لا سلام مرة نقري أنت شرمين السكين شرمين هاكم والله شرمين لو خواني بلا كسناكم إيه دوركنا أنت والله ديري قوري أورما تخرانة ومضد زوانة أنا ريزون فادلي زامبو لا بخو هنا فرتامنك من السر قبرة معقولة قصد أوها خوش أقسم لبونكي هناك جوتا وقود باخذ قوري باونيا وراشد قلت يا راشد قلت لا أنا عارف حد من يرد كم بريزن ساو ما تكم عزيزي ما بقربان ليه قرقت في قسم لبونك عزمين الزوري يبكي سر قبرة وش والله ما مندي بدر كردن ده ما تسينجو يا يخوت ما رخوت أدكو خزمي خزمتا تن خوش إنسان وها تكر بيتن قصي خوش بيتن بس بسياركم ها بانقول رجعنا دين هنا ركلي دكنا ديو في إيش دير باب اسمك أو جنزانة ما عدم قسم على لبوب كان كاك عبد القادر كاك سعيد كاك عبد القادر هنا وندين وكسيش ديارنيا شتي واكو دبيتن
ئێستا با بچینە ناو باخچەی ڕۆزەکان باخچەی هەناران کوی کاکە سلامت بیارە بخێر سپاس مەمنون زام ڕۆژانە ساعت چەند دێتاتە وەڵای ڕۆژانە سعات نانی خۆین ئینی وەڕۆی دێنێرە و هەناران لەکەنەوە تا وەختی چاروانە دوواژواز دێنەوە ئەرێ وڵات دوای واستە دەین ئەبینە حەلوای ئەبینەوە دوکانان ئەفرۆشین یا ڕبی لە شتا سلامت بیارە مەمنون بابسمەکەن ئەو قڕانەش ئەو هەمووش ئەوە کو زیاد دەکەنەوە مەسەن جیان ترشە جیان شیرنا ترشەکان دیارە شیرنەکانیش دیارە ئێستەوە شیرنە یعنی گاڵ پەرکی سۆر بشێ پەرچی سۆر شیرنە ئەو سپیانەش ترشن ئەدی چام مێخۆشە مێخۆش دیارەوە چی ترشەکانە ڕەنجی کاتی مێخۆشم بدێ ئەوت مێخۆش لێرە لێمان نەکردینەوە ئێستاوانە مێخۆشنەوە سپیانە سپی مێخۆشە خۆ بزانام دەستم دەگاتێ چەقوتان بینێ چەقو ئەجکو بشکێنمە ئەوە گەورە و جوانە کاک مامەند ئەومان بگیرە ئەمن ئەوم دەستدایە گوتم ئەوە زۆر ترش و خۆشە ئەی ماشەڵ ئەوە ڕزیە ڕزیە ئەو ڕەش ببی ڕزیە وەڵا ئەم بتمە هەنار کڕینێ بە زەرەری دەکەم ئەو مێخۆشە ڕبی دەستا وەڵا لەگەڵ گۆ بچینە هەنار کڕینێ دەستا خۆش بیا ئەدۆ ئاساییە بپرسم سندوقی بە چەندە وەڵا ئەرێ وەڵا ئاساییە سندوقی وەڵا 12000 وەستی 15000 وەستی ئەرێ وەڵا سندوقی گەورەکانە تا 25000 مەسەن ئەو سندوقە ئەوە ڕاوەستی وڵا گرانیژنی ئەو سندوقە ئەرێ وەڵا ئێستا 70 کیلۆ 80 کیلۆ بی نێزیک 20 کیلۆ شەبی ڕبی لە شتا سەلامەت بیارە چەند کەسن لێرە ئەوها خڕدا بنەوە ڕۆژانە بەتەنێ دێم ئەرێ وەڵا باشە ئەو خزم و کەس و برادرن ئەرێ وەڵا هەموویە برادرن وەچی برایان لە خۆتان قسەی خۆش دەکەن هەناری لێ دەکەنەوە تەسویرانەکەین قسانەکەین و هەموو شتێکن بەسەر هاتە چ خۆش ڕوویدا لە بۆم باسکەی قورآن بەسەرات زۆر بەس نزانم چی باس بکەم وڵات دەزانێ و قسەتان ئەوها خۆشە لای سەرێ و نییە ئەرێ وەڵا لای سەری لای خۆشناوەتیە وڵا ئەدە خۆشناوەتی ئەوەیە بنیشتە ئەوە بنیشتە بنیشتی کوردیە ناوەڵە بنیشتی کورد لەوەی دروست ناکری بەس ئەوەش هەو نەوە بنیشتەکە چی ئەوەیە تۆ چەند سێر لە داری گەرازە ئاوی گەرازیە لە داری گەراز دەرەچیەوە وەچی بنیشتە بەس بنیش نییە هەنی ئیسفادەی نییە نەمزانی ئیسفادە هێبی نەزان ئیسفادەی هەبیتن باشە ئەتوشتە چ خۆشم نەبوو باسکە وەڵای هیچ نییە باسکەم ڕکوونیە لەگە برادرا مەحقولە نەبیتن وەڵا هەر مەوزوعی هەنارانە شەو ڕۆژ خۆشی هەنار وەختی ترێ وەختی گەرازان وەختی گەرازان باشە لە گوتیان ئەوە نما هەنزیر نەما خۆستا وەختی هەنزیریشە ما بەس کەم نامینێت تەوا وەختەکەی بەس دابی سەرما دابێت تەواو نامینێ ڕزیەبی ئەوە هەوروشتیشە وەختی ئارێ وەڵا وەختی بارانی شات یا ڕەبی دەستان خۆش سەلامەت بیارەبی بەخێرین سەرچاوان سپاسان دەکەم دەست خۆش لەوە هەنارە خۆشە اینجا خۆشەویستان یەک کۆمەڵە گەنج لێرە دانیشتینە کاتی ئیسراعەتیان سەلام و عەلەیکۆم با بەو لای دابێم تخوا بە ناوتاندانێ ئەوجە سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان کووە یا ڕەبی بەخێر بێم تخوا جێتان زۆر زۆر خۆشە ئارێ وەڵا هیران خۆشە ئارێ وەڵا فێنکە ئەم جاری کەش هاتیمە بەس هاتیمە وەختی هەناری بەخێری سەرچاوان ئەو جارە شەنسم هەبوو وەختی هەناری بووە سپاس دەکەم نای بەڕێزت سەلیم کاک سەلیم ئەو هەموو دۆست و برادرن کوونە ئەوها خڕبووینەوە وڵای هەرەوە زەلۆ برادری هاتیینە هەناری دەکەنەوە لۆی ئیوانێ بەرێ باشیان دوای دەبێ عملی لەگەروی بکەین بوو بەر هەنارم وڵی دە باشم عملی دەکەن خۆها ناڕۆی معاملەنا بەلاش بە کوڕە ناوەڵە دەستا خۆش بیتە بدام ساعات چەند ڕۆژانە دێن لێرە هەنار لێ دەکەنەوە هەتا چەند وڵی ئەو ڕۆ بەس پاشنژەکەی هاتیینە بام ساعات چەندێن هەتا چەند وڵا حەفدین هەتا چاری ئەوانە چار و پێنج بەرێ ئەدی نێوەڕوان دەچنەوەیان شتێگە خۆتان دێنن وڵی ئەچین و شتی دێنین و شتی بینە خۆشتنەوە تەماتە و نان و ماستا و چەند خۆشت خوا
ئەرێ وڵای کوی ڕێبکەوی ئەو هەلێرە نانی خۆی نەچینەوە باشم داوای چ بکەم ئەو دەنگتان خۆش نیا بە جەماعی گۆرانە چ برێن نەناو باختێ هەناران تخوا ناوی چییە کاک سەعید کوڕی مەهاباد خانی وانە داکت قسەی لە بۆمان نەکرد دێڵە وەرە ئەولا وەرە پێش وەرە پێش ساز لێ دەریشەوە وەڵڵا هاتمە ناو هونەرمەندان بەخوای ئەوها بە ئاسانی ناڕۆ ئامانچ کاگامان ئەوانە هەموو توش دەکەی و خۆت لێ برتە دێرێ نزانم ئەگەەوە بڕێک پشتەش بزانم بەخوای چنیە برادرن گەنجن جاحێرن دۆ خۆتان خردە بنەوە بەسەر هاتە چی خۆش چنیە بەسەرات ئەگەر ئەوە شتەش بزانن ناوەڵە بەخوای ئێستا لێ بکۆلمۆلیان بپرسمەت و لە هەمووان زیاتر قسە زانی وڵا ئەتومێوەکنم بەخوایم هیچم پێ ئەرێ بەخۆی ینی بڕۆم هیچ نییە لە بووم باسکان کاک سەلیم بەخوای من نزانم بگەنە بە چاوە بەخوای بۆ دەمەوە بیرم نیەگەنە بە چاوە بەخوای بەسەرات دەمێ دیش پێم گوت بەخوای بەسەراتن هەنە بەس بدە کاک سەعیدی گۆرانێکمان لۆ برێ تووشی بکەن یاڵە کاک سەعید بەخوای گۆران نازانم دە بیلالی ئەیسا لۆ شەرمێ مەکەن ما خۆشی خۆتان مولەکەتان دانیشتیەوە نانە بەخوای لا بیلالەگە نامە هیچ گۆرانینە بەسەر هاتە چ خۆش وڵا هیچ نییە هیچ نییە کاک بیلالی تو بەسەرات هیچ بەسەرات دەبری هیچم بەسەر نهاتێ وڵی هێنگو هیچ وەخزام ئەم گۆران ئاخیر دێتەخنە دەستان خۆش بیتەن پێم خۆش بە قسە چ خۆش نەبووکەن بە سیستان مەزوعی هەر هەنا ئیشکردن ترێ و هەنزیر و ئەو شتانەیە جیز و با هەمووتان هەر خەرکشی ناوینەیان ئیشی ئەرێ کەس وڵا هەموو دەکات خەرج ناڵ ئەو شتان ناکەین هەر ئەو شتانە ئەرێ وڵا تەسووریز عیبینە وانیان نا دەستان خۆش بی کاکە مەهاباد خانەیەکنمان دەوەرە لەکنە من دانیشتێ لەگەرە و گەنجە جوڵانانە مەهاباد خان وەڵای قسەیتی ئەوە نازانم پلچیتی داچتی پلکیتی دەرێ ڕۆژە تاوارێ سازی لێتدا و گۆرانی دەرێ هیچیش لە بۆ مەنەر وەڵا مەهاباد خان دەوەرە کنەما کاک مامەند دەنجی خۆشە خۆ بەڕاستی وەڵا لەو لای چوم چایەکی لەو تێکردم گوتی دەنگم هەر خۆش نییە کاک مامەند دەوەرە کنەما ئەتو گۆرانێکمان لۆ برە دە باشە کاکە دەستان خۆش بیتن وڵای دلیشم شکا هیچتان پێشکەش نەکردن باشن ئەحواڵتان کووە ئەی مەهاباد خان ئەولۆها خۆت جوان کردیە مەهاباد خان لەو لا قسەی لە بۆمان نەدەکرد دێگۆ خۆم نەگۆڕیە وڵای مەهاباد خان بەجلکەکەی کەش زۆر جوان زۆر جوان بەخشان خان دەبا دانیشین خۆ بەم بێمە بینتان کو دەبی ئەوها ئێ بزانم کوونە ئەحواڵتان کووە باشین سەلامەت باشین مەمنون سوپاس دەمێ بزانم ڕۆژانە چ دەکەی بە چێوە خەریکی والله هیچ دەکەین وڵا بە ئیشی ماری خەریچین و مار و میوان و ئەوەن زۆرە باشە لە هیرانن میوان تا زۆر ناتەن هەر زۆر بێ حەد
ئەنگ ڕاست ئەنگۆ هیلاک دەبن ماندی دەبن بەس وڵی زۆر خۆشە خزمەکەت ئەوها لە دوور هەبیتن بێستەردانی بکەیت ئەو جە خاستن وەختی هەنار و ئەها وەختی شتی خۆش پایزەبرا ها نەوسش زۆرە بێ ئەو دەمان بەدامی میوانن هەنا بەدامی هاوین و دستان و خۆشناوتی ئەوانە عادەتیانە زۆر بە میێوانە هەموو دەمەچی میوانن هەنا ئەنگۆش ناسنە میێوانداری زۆر وەڵاهی کەم ئەنگۆ خۆشناون ونیە ئەرێ و منتیقانە خۆشنا ئەتوش خۆشناوی خۆشناوی ئەسلی بە خۆ بەڕاستی بەخوای وشی ئەتون دیدە بابم زانی بە تو قسە دۆندە خۆش بوو ماوە خەمزامەت دەکەی بە چێ خەریژە بە باخچەوە بە ماری و بە میوانان و بە پیرەمێردی و نیە بە دیکوهیتمان باخسەمان هەیە پیرەمێرد لە چێە پیرەمێردم لە دوکانەیە ئەجە پیرەمێرد دەمەی ڕەوانی ئەو لای کرد دابێت وزە لە حەقی دێما دەمێ قڕی بەسەری یان دەویدانیشە سڵعەتان لە بینی بکەن ناسلحی ناکەم خۆشم دەوێ عیفت نەکرد وڵا دەزانم بەخوای زەرجیم لەو خوا بەڕاستی لۆ پێ دەکەنی ئەوە شێ بە مەهابەتی دایم ئەو سوعبەتاناکە لەگە مێردەکەی دایم گەلە خۆشە جەو پیاوەکەی لێرە باخراتری شێکرد دایم پێکۆینە ئەتلۆ ها عەداوەتی لەگەر کاک مامەندی کاک مامەد وڵا وەرەکەنە مەبزان چ مشکلتان هەیە چ مشکلتان هەیە حەڵە مامە زەرجیمێ و حیفت نەکرد بەخوا مشکلەمانە بەس لە خۆشەویستی پێرێم دەزانم ئەمە لە کنەوی بووین چامان خوار گوتی وەربچینە ناو ڕەزی دوای میردی مابات خان هەموو شتەکان یەکتری گرتەوە خۆ بەخێر لەسەر چاوان برێ جارەکەم قسە خۆشمان لە بۆ بەسەرهاتی چ بجێڕم بەس خەمو خەفەتەگەر گەرا کە بەرات بەسەرات شتەکەی دەرەوانی دایم ڕویان زۆر خۆشە خەمی گەلە گەوریان هەیە وڵای خەمم نیە لە خوای بەزیاد خوای بەزیاد خەمەنیتم نزارم خەم چشن ئەوە بووە نانە بەس خەمشتم نیە وڵای بێ دڵخۆش بیما پیرەمێردە گەلێک باشە لە خوای بەزیاد ڕاوەستەیە لەبەرن و لە خزمەتە تو ڕاوەستە ئەتو گلەیت نەبی مشکلت نەبی خەتای من دەبێ خەتاوی نیە مێردی تو چیش دەکە وڵا لە دوکانێ و داوامی هەیە و دوکانی ئەدی مێردی تۆ وەڵی من بە خۆمان بەنزخانە هێرێرە و پێشمەرگەس دەیاڕبی لە شتان ساغ بیتر ئەدیلۆ تازە لە لای تهدیدی مێردەکەت دەکات گوتم لێ بەخۆی نهاتی ئەمن گوتم لێ بەخۆی نهاتی ئەنگۆی ناردیە بەخۆش نهاتی تا وەکرا قسەی بکەین ئەخرەمە گوتمان هەتا زوو بابچینە ناو باخچەکەی دوای دەچین بە ئیستراحەت لەگەڵ ویدا دەنیشین ئەوەندە شوێ ڕاستەکەی ڕاستەکەی هاتو هەر ئەمە دەرکرد بەخۆ نه عیفت نەکرد من میوانە چای خۆدانم ئەم دایم دەرکەم لەسەر پشتێرە میوان خواردنە کوردیەکان زوو دروست دەکەن ئێستاشە دروست دەکەم چ مەسەلەن چ شتێک هەموو شتێکی دروست دەکەم مندارەکانیش دەخۆن ناوڵای مندارەکەم بخۆن نزانانی منداری ئێستا قەرپن ئەولو ئەو هایە منداری ئێستا لۆ ئەو مشتەچی ناخوا لە خۆ لە پیرەمێ دروست دەکەم با مندار نەخۆن خە دەبی دەفتە دوو شوێت لەوانش ئازرەکەم باش ئەو ڕۆت لێ نابوو ڕچم لێ نابوو بریانیم لێ نابوو دۆرمەم لێ نابوو ئەی ماشەڵڵا مایە ماستاوم کردبوو لە چیە بەرامبەری کۆمیتێ ئەرێ ڕابڕک دوورە لێرە دوور ئەگە دوور بەگدەنە دەچوون هەندێکمان دەخوارد سارێت نەخۆ ئێستا نابزانمە چون ڕوان لێ ناوە واللهی ئەمیش نۆکاوە برنج ئەیا ڕەبی دەستان خۆش دەستان خۆش بی یاخوا وڵای دۆرمەی سفیگە لە خۆشە بەس دەرمارم دوورە ینی مێنەوە لەس چای خۆدان ئێستاش هەمیش خۆ تەواو بکەن ئێوارێ وەرن نانی خۆ بخۆن بە جوانی ئەجەوەرنەوە بڕۆنەوە واللهی بەخوای دەزانم دێتان ڕادەبینە خەرچی خۆشناوەتی و لای سەروانم بەڕاستی ئەو جە خانەدانن میوان دۆست ناوە ژم بینابی لە شی و نانی بترسێن حەزرکردن چی لێ بترسێ هیچ وەڵا بخۆین لە مامۆستایەکان نەترسێن دکتۆرەکان نەترسێن بۆ خۆی مامۆستاش گەلە گوناحنمان دینە باس دەمیان نەکەین وێنێت بەخۆی مامۆستاش گونا ئەسوێرە دەڕوا سم بەنادری وەدەری ئەخچکە بۆچی پشتت گرتن ناچار بوو نا بەڕاستی ینی سبێنی دەڕۆن نیڕوانت دێنەوە دەی بەسەری عینانی عازر ئیشەکەیان وێ ئێستا ئیشیمە ئەو هەیە دەبێ ئیشی خۆمان بکەن ئیشوان ئەوێ دەبێ هەرکەس بێ ئیشی خۆی جوانە بەڕاستی تو ئەو ئیشەکە دەبێت ئەو ئیشەی بکەیت تەماشا هیچ ئیشەکیش بێماندی بوون نیە هیچ ئیشە لە بیشی بێماندی بوون نیە کابرا دەرێ ژنی ماری مەخە ژنی ماری ئەتوو قۆرە ئیشەکانی بژمێرە دەخۆن غەریوێری بەخۆی ڕاستەکە وێ فەخشان لێ چ قسان ناکەیت و بنم جێم لەنگۆ ڕاگرتێمە دەستەکانتان خۆش بی زۆر سپاسان دەکەم زۆر خۆشحاڵ و زۆر گەورەتان کردەوە مەهاباد خان گەلێک مەمنون دەست خۆش بخشان زۆر سپاسان دەکەم ئەو جلکەشی
ماوەتخان ئەوەندە تێکەرەوە ئەوەندە ئەوەی خۆشەشتی خۆی پیا دەکا لە هەموو زێشی بیاخۆم جێبیتەوە ئەو ئابی باشە عادی مۆنی مسلێت باش والله قسە نەبی باشە دادی دەستان خۆشی زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم چاوماتەکەم سپاسان. کە ڕۆژێ وەسڵی ئاوا بوو بە چاو گریان نەکەم چی بکەم شەوی هیجران واداهات کە دڵ بریان نەکەم چی بکەم بەبێ یارم حەیات تەڵخ و ئەجەل شیرینە ئێستاکە لە جەژناگەر ڕۆحی شیرینی خۆم قوربان نەکەم چی بکەم من ئێستا لە ناو مەرقەدی سافی هیرانیم ئەو شوێنەی کە خەڵوەتگەی ئەو بووە پێم خۆشە بچمە لای کاکهانای کاکی هیرانی ئەو زانیاری زیاترم بداتێ لەسەر شاعیری گەورەی کورد سافی هیرانی و هەروەها مێژووی ئەو شوێنە سڵاوت لێبێت ئێوەش بەخێرن باشی تەندروستیت باشە زۆر سپاست دەکەم کاکهانا پێم خۆشە سپاست دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی زۆر سپاست دەکەم پێم خۆشە زانیاریەکی کورت و پوختم بدەی دەربارەی شاعیری گەورەی کورد سافی هیرانی و هەروەها مێژووی ئەو شوێنە و ئەگەر ئاسایش بچینە ژوورێ بەدەم قسەکردنەوە سپاست دەکەم فەرموو. دەبی پێڵاوەکانیشمان داکەنین بەر لەوەی بچینە ژوورێ دەرگاش بکەینەوە لێراکەوە خەڵوتگا و هەم مەزارگەکانی کاچی هیرانە مێژووی ئێرە ئەگەڕێتەوە بۆ 300 ساڵ پێش لە ئێستا کەوا یەکەمین کەس لە باپیرە گەورانمان شێخ سولەیمان کە سەرەتا میر بۆ لەم ناوچەیە لەنەوەی میرەکانی سۆران کە دواتر وازی لە میراتی هینایە و بوویتە پیرێکی تەریقەت لە ناوچەی خۆشناوەتی اینجا یەکەم کاریکەوە دوای پۆزنشینی بوونی بە شێخی تەریقەی قادری هاتووە ئەم ئەشکەوتەی دروستکرە بۆی خڵۆ عیبادەتی تێدا ئەنجام بدات اینجا ئەو شوێنە کە ئێستا مەلەین سەرەتا بەردێکی داتاشاو بە لەو شوێنە ئەو لەگە مریدەکانی هاتووە و هەمووی کۆریوە و بەو شێوەی کەوا ئێستای بینن بەو شێوە دروستکرە کە 300 سال پێش ئێستا ئەکاتن ئینجاوە شوێنی خەڵوەکانیان بۆ ئەلەوزیانە دانیشتینە هاوشەوەی مەزارە وەکو خەبرە کە لە ناو ئاشان بۆی زیکر و یادی خوا بکەن و مردنیان لە یادبی ساڵانە هاتوونە لێورە ئەوس مەراسیمی خەڵویان ئەنجامدا باشە هیچ فەرقی نەوەنی ئێرە شوێنایی تایبەتی خۆی بۆی کە هاتووە برین دانیشتوە لەگەڵیان بەدە خڕوەدا و هەم بەدەست خۆشیان گۆڕەکانی خۆیان لێ داوا کە لە حیاتی حالی حیات بووینەوە بۆی کە و فەوتەکەن لەو شوێنە بنێژێ باشە ئێستا ئەو شتە نەمایەوە نیە ئێستا کەش برین کاگم لاسانی کەەوە شێخی حازرە هەشتەمین پشتە لە دوای شێخ سولەیمانی باپیرە گەورە ئەویش بە هەما شێو گۆڕی خۆی برین لەیدا و حازری کردووە لە تەنیش با و باپیرانی تەنیش با و باپیرانی بەڵێ ئەوجا بەپێ ئەو زانیاریانەی کە دەستم کەوتو خوێندومەتەوە لەسەری ئەو شوێنانە لە بۆ ئەوە دروستیان کردیە کە خەویان لێ نەکەوی هەر بە دانیشتنی بمێننەوە و عیبادەتی خوای تێدا بکەن شوێنەکەیان وەکو حەزەری هەبی ئەوەی لە ناو دانیشتونە بۆی هەم تەفەکوری مردن دەگا بکەن هەم زیکری بکەن هەم خەویشان بۆڕژاویان لێ نەکەوی هەر خەرکی ئیش و کاری باشە پرسیارێکی دیکە کە قەبریان لە بۆ خۆیان لێدایە ئەو وەکو عادەتەک و تەقالیدێک بۆ مایتەوەیان ئەوە عادەتی باپیرە گەورەمان شێخ سولەیمان کە 1920 بۆلێت بۆ 1990 زاینی وفات کردیان ئەو برین ئەو عادەت و کولتورەی لە بنەمارەکەی دانا تا ئێستش پۆزنشینان ئەبی هەمان شێوەیەوی لە شوێنی خڕوە بکەن و گۆڕەکانیشان لەو شوێنەبی لە تەک باو باپیرە زۆر باشە پێم خۆشە بچین سەردانی گۆڕەکانیش بکەین و نیشانم دیکە کامە هی کامەیە فەرموو ئەمێ بە تەسەسود پێدابین سەرەتا لە شێخ سولەیمانی باپیرە گەورەمان کە لەو ژوورە اینجا ئیشانە دەینەوە ئەم ژوورانش میری سۆر یاخود میری سۆران کەوتمە 1920 بەوەلێت بە
اینجا لە تەمەنی تەقریبی گەنجی وە 30 ساڵی ئەو دەورانە کەوازی لە میراتی هیناوە یعنی 1750 زاینی 1760 زاینی بوویتە کاچی هیران و یەکەم کاچی هیران بەری لەقەبی ئێمە بەری کاچی هیرانە چووکە زیاتر کورداندنی لەقەبەکەی ئێستا بۆ نمونە لە عەرەب ئەرێن شێخ لە تورک ئەرێن مەولەوی لەویتر ئەرێن خواجە کوردیش کاچی ئەوە کاچی هیران لێ ینی بە کاکی هیرانی ڕۆیشتێناوەکە مەلای گەورەی کۆیە فەرمێ ئینە لەقەبەکە کانە مەقسوورن على رؤساء الدين في منطقتنا ئارێ لەقەبی کاک تایبەتە بە پیاوە کانی ئاینی لە ناومەنتقەی ئێمە ئەفەرمێک و کاچ هیران کاکی جەلیوانی شەر کاک بووینە بۆ ئەوەی کورداندنێک بە لەقەبەکە بدرێ بەڵێ باشە یەکەم شێخ سولەیمان بەڵێ اینجا هەر ئیزافەن لەگەوەش لە میدیەکانیش لە قەبی کاکە بوو ئەو کەی کاوز کەی ئەوە ئەو کاکە لەوی وەژیرایە یعنی ئەوە لە قەبەچی کوردی ڕەسەن لە دوای شێخ سولەیمانی باپیرە گەورە دوو کوڕیەوە کوڕی گەورەی بەناوی کە عەبدوڵڵا لە شوێنی خۆی دانیشتووە کوڕەکەیش کاک ئەحمەد لە کۆیە مەزاری هەر لەوێ ئەو ینی لەوێ دانیشتە و لێ قەبرەکەشی لەوێندەر و مەزاری لەوێندەر بردیانەوێ بۆی وەکو یادگاری شێخ سولەیمان لە لایوان بی و تەچیان بێ لەوێ بۆ کردوان اینجا لە دوای کە عەبدوڵڵا کاک مستەفا دێ کاک مستەفا لە دوای کاک مستەفا کاک عەلی دێ اینجا دووبارە ناوەکان تەسەسوول لە دووبارە ئەفتەوە کاک عەبدوڵڵا کاک مستەفا کاک عەلیەشیش ناوەکانیان دووبا بەناوی باپیرانی خۆیان کردووە بۆ شێوە تەسەسوولە هەمووی کاک عەبدوڵڵا کوڕێویە دووبارە کاک عەبدوڵڵای سانی مەشهورە بابی صافی هیرانی بەڵێ 1840 بە وەلەد بوو 1906 وەفاتی کرد ئەویش یەکێک بە لە شاعرە کلاسیکە کۆنەکانی کوردی بەڵام مخابن دیوانەکانی فەوتاوە لەبەر برین هیران چەند جارێک سوتاوە تێگراوە لەسەر کوردایەتی اینجا بۆیە بەرهەمەکانی زۆری فەوتاوە مەرخەدی کاک مستەفا صافی هیرانی شاعری ناوداری گەلی کورد کە لە 1973 بە وەلەد بووە 1942 وەفاتی کردێ معلومە کە صافی هیرانێکێکە لە شاعرە ناودارەکانی کلاسە ڕێبازی کلاسیکی ئەدەبی کوردی و شعری بە هەر چوار زمانی کوردی و فارسی و تورکی و عەرەبی هەیە ئەغلبی شعرەکانشی فەوتاون بەڵا ئەلحەمدولیلا ئەوەی کەماوە دیوانشی جوان و گرنگی لێ بەرهەم هاتووە و ئێستاکەش کە وا بەردەستە باش کاک صافی هیرانی مستەفا صافی هیرانی لۆ ئەوەکانی نەمایە دیوانەکانی ئەویش بەڵێ دیوانی بڕین شعری زۆرتر بۆ لەوەی کەوا ئێستا هەیە بەڵام بەشێکی لە فارسیەکان و بەشێکی لە کوردیەکان و هەندێکی تورکیشی ماوە هەروەکو ئیشارەم پێدا بەهۆی ئەوەی لە هیران مرکزێکی گرنگ بە بۆ کوردایەتی لە هەر سەرەتای شۆڕشی ئەیلولەوە ئەو منتیقانان لەژێر ئەو هەژموو نەدابووە اینجا بەهۆی سووتان و کاولکاری هیران چەند جارێک چۆڵ کرایە و تێکدارە ئەو بەرهەمانە برین محافەزەی بۆ شێوە پێ نەکرایە خۆشەویستان هەروەکو بینیتان ئێرە مەرقەدی شاعیری گەورەی کورد کاک مستەفا صافی هیرانیە کە مەرقەدەکەی هەر لە هیرانە و هەر لێرەش بەخۆی قبری لە خۆی لێدایە و نێژرایە ئەگەر بچینە دەرێ پێم خۆش بزانم چی دیکەمایە لە بۆم باس بکەی کاکانە سوپاست دەکەین بەڵێ لەولایەنش قبری دیکەی لێە گۆڕی کوڕی صافی هیرانی کاک عەلی گۆڕیویش هەر لێرێ باشە گۆڕی کوڕی کاک عەلیش لێرەیە بەڵێ کاک مەلاسان ئێستا مەوجودە بەڵام گۆڕی خۆی لێداوە گۆڕەکەمان لێ دیارە بەڵێ ئەوەتەیە ئەرەیە لێدایە بەڵام بڵێن پڕ کرایتۆلۆ ئەوەی بڵێن مەسایف و خەڵک ئەوە تێک نەدەن ئەگەنا حاضر کرایە و بەڵێ بەرد و شور خیاس کرایە بەڵام بەس پڕ کرایتەوە ئەوە گۆڕی کاک عەلی کوڕی گەورەی صافی هیرانی ئەویش یەکێ شعری هەنا نازناوی سەفوەتە و لە 1970 وەفاتی کردە تا زۆر سوپاس دەکەم کاکانە سوپاس لە بۆ زانیاریەکانت سوپاس لە بۆی کاتی خۆت بە ئێمەدا سلامەت بن و فەق بن سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر مەمنون سوپاس دەکەم خۆشەویستان ئەوەی بینیتان ئێرە مەزارگەی شوێنی صافی شاعری گەورەی کورد صافی هیرانی بۆ کە پێشتر لێرە تەقوای خوای گەورەی کردووە و عیبادەتی خۆی تێدا کردووە کە یەکێکە لە شاعیرە هەرە بەناوبانگەکانی کورد بە چوار زمان توانیوێتی شعر بنووسێت کوردی و فارسی و تورکی و عەرەبیش شاعیرێکی گەورەی کورد بۆ ئەوەی بینیتان ئێرە شوێنی مەزارگەکەیەتی و پێم خۆش بوو بەڕاستی بە ئێوەشی نیشاندا
ئازیزان خەیزانێک لێرە دانیشتووە پێم خۆشە بسملایان ئەگەر قسەمان لە بۆ بکەن. سەلام عەلەیکوم. باشن ئەحواڵتان کووە؟ تەندروستیتان باشە؟ میوانی ڕادەگرن؟ میوانی وچی من نەبێ خۆت عیبمە توخوا لەو میوانی وچی من نەبێ چیژاتی عاقل و ڕێک و پێ کوی مامە گیان باشی؟ وەڵی لە خۆی بەزیاد بێ من باشم ئەگەر ئەنگۆ باش بن عیبتان نەبێتن. تەندروستیت باشە؟ خۆ هەر باش بن لە جێ چەوەندە خۆش دانیشتینە وەڵایەوە هاتینە سەر ئەو مەرقەدانە هاتینە ئێرکانە لە کەنجەوە هاتینە خەرچی ئێرەنا؟ ناوە لە خەرچی لای شەقراوینە لۆ نیانەکنە من ئەنگۆ لۆ ڕۆیشتن دەوەرەوە دەوەرە وەرەوە دەوەرە لە خەرچی شەقراوینە لە شەقراوە ڕهاتینە خەرچی گوندەکانی خەرچی گوتی هەنگۆن لاسە و ترگارانی لاسە و ترگارانی لە شەقراوی دەرەسی چێ دەبی تۆ لەو لێ ئەزیانی بە تایبەت هاتینە کن ئەو مەرقەدانە خۆ بە خێر بێن سەر چاوم وەرە دایە جا وەرە وەرە کنەمە دانیشە کورتێدا وەرە وەرە کو دەبیەوە کو دەبیتن باشی تەندروستیت باشە وەڵا ئەمن باشم ئەگەرە تو باش تەندروستیت باشە باشم الحەمدولله هەر باش زۆر باش وڵا ئەمە زۆر باشێ بەخێرێ ئەمن وڵا ئەم لە هەولێرە ڕاهاتیمە دیمەن تیڤی هاتیمە بەرنامەی لەسەر هیران بکەم و کن ئەو مەرقەدانە و شاعری گەورەی لێ بگوتن با بچینە سەر مەرقەدەی خواشفان لۆ بنێری لۆ نەخۆشی هاتیتی یا ڕبی خواشفات بداتن خواشفاتان لە بۆ بنێری شاڵە قەتیش نەخۆش نابی ستاینە لەگەرە خۆتان وەلا هەنار و برێشکە و بپسی و دانیشم لە کنتان گوڵە بە ڕۆژەکەتان پێسەر و بەرە نەسرینا وڵڵا هیچ بێستەر و بەرنەوە خۆش ئیشەکە ئەوە دانیشتینە و دەمەی قەتان ساغ بێ بزانم لە ئەنگۆ لە گونجی خۆتان خوارد چ شتەچی لێە هەناری لێ هەنجیری لێە سوامەگە بکڕین لە دانانیشی لێ دانیشم پێکەوە ئەم جێم لە کنتان دادەنیشمەوە خۆ بەڕاستی حاجزن لە لێک حاجزخۆ دێ لەو دایت و ڕەبیەوە لە چلێک بزانم لە گوندی خۆتان چه هەیە لە گوندی مەش ئەو شتانە هەیە بەسەجا ئەمە هەمان نیتمان دەبینە هەندێک هەیە باخچە ئەشتی هەیە مەسەد هەناری هەیە ترێی هەیە هەنزیری هەیە ئەو شتانیان هەیە ئەنگۆ بە خۆتان ستان وەلای ئەمە بەخۆ هیچ نییە هیچتان بزانم خواردنی کوردەواری ئێستاش دروست دەکەی لە مارێ هەموو شتی لێنێم هەموو شتی لێنێم دو ئۆقاوێ لێنێم دو لێنێم مەرەگە برنجی لێنێم شفتانەکەین و ئەجەو هەن پێچی دەباشە هەموو شتەکەی دروست دەکەین هەموو شتەشی دروست دەکەین ئەوانە نانیەکەین بەخۆ بەخوایم ژدونێ نانم کردیا دەست خۆش بێت توش دانیشین دەباشە دەمێ بزانم ئەها ئەوانە زۆر کوردەواری نینە عنێ ئەها دۆرمەیە و بریانی ئەوانە ئێستخەرچی ئێستاش ئەو خواردانە دەخۆن وەنیە عادی هەوەس پێدێ هەوەس پێدێ بە دۆغای بە دۆی دۆینەش زۆر قەدیمە گەرمە کوتا و تایبەتە ماتالێنین و مەرەگە سارە و مەرەگە برنجە دارەکانیش دەخۆن ئەو شیوانە خۆن ئەزە تخوا لە خواردنی کوردی خۆشتر هەیە ئاخۆن منێکن ئەگەر ئەری چێکە هەیە لێ بەژنی خۆلێ نانن خۆلێن ئەزە تخوا چ خواردنێک دەگاتە خواردنی دەستی داچی ها نانە بەڕاستی پێم برێ بەخوای مەسەلە دەرهاتنێ شیوی دەستی داچی هیچ تامەک ناگاتە خواردنی دەستی داچی وەیە یان نا ئەزیلۆ دەتوێ بە شەڕیان بینی بووکەکانت خواردنیان خۆشە هەمش دەزانن پێدەچی حەزیێ شەڕیان لە بینی دروست بکە شەڕی ناکەم خۆ بەڵا لە من دارم باشن ئاتی لە پێت خۆشە شەڕی بکەم بەڵام نا شەڕی ژنومێردان هەر هەبی باشە بڕپڕە وڵای قسەکەت تەواوە مێردت کردیات ئەدی کو باش من داریشم هەیە خوارد لێ نستینی سەلامەت بی خوا ئەمنی هەولێرێمەوە خۆی نەفسی هەولێرێنی وڵی هەلە هەولێری لە دایک بوویمە ئەرێ وڵا لوبەی هەولێریان ناچم گەلک ناو ئەدی بە ئیچێن دەردەچم لای بە خۆشناوەتی دەچی خۆ بەڕاستی وڵا سوورچیمە سوورچی فەرقینیە برادر خۆشناوەکەم دوو کوڕم حساب کە ژنیان لە سوورچیانی نیە خۆ بەڕاستی ئەمن بە خۆمان بە عائیلی هەمووان سوورچینە ماریداتشم برباسن ئەوڵا ئەگۆژی سوورچی باشن خۆ گلەی لیان نییە ناوەلاهی ئەم گلەیم لێنینە خۆ بەڵام ئەدی کوڕەکان گلەیتان لە سوورچیان هەیە ئەوە هەونینە زاوی هەروتیانە ئێ دووبورچیان سوورچێش بەبەستم بووکەکان ژنەکانتانە سوورچی لەگە دانینە یعنی ئەوە دوو چەند کوڕت هەیە تۆ لە چارم هەنا
ڕبی خوا لێت نەسی ئەی چەند کچت هەیە ولا چارچ کچیشم هەنا خۆشە مندار زۆربی و گەورە دەبن ئاوەدان دەبیکنە پێشان خۆش بوو بەس هەرانێکە ئەنگولی ناگەڕن بخوای نازڵ مندار ئێستا زەحمەتە زەحمەت هەرانێکە هەری یەک و دوو خەلاص بوو بەس نییە بەڵێ بەس نانە بەڕاستی بەسە دوو قلیان ناوە چەندی هەبن والله هەنجێ دەگال حانەکە زۆر زەحمەتە وینێت خوا هەنجە هەمشت قایل بوون الحانمەنیە ناوەڵە ئێستا تەمەشای برادری دەکا ئەوە هەیە دەبی ئەویش هەیبێتە مندارە پێشا غەریب بوون ئەرەوەڵا حەنداوی هەموو شتەکەن داکەکە ئاو نانی لە پێش دابنابادەی خوارد بەخێوکردنی هێشتا قسەچان پێی نەگوتی منیان گوتی ئەوەی ناخۆینەوەی ناخۆین منداری ئێستا داکە قوربەسە دەبی 2 شی و 3 شی لێنێ لەقەت ئەلحانشتان حانشم هیچ شیم ئەوە نەکردین ئەم لێ بنێم حەزەکەی ئەوەش بێخۆر یا ڕبی دەستان خۆش بیتن گەلە خۆش حاڵ بووم قسەتان لە ئەشتەکەی قەپاتکەن دانیشن ئەشتەکەی وەڵا دادەنیشم دەخۆم لەناو بازاری هیرانمەوە پێم خۆشە بە کورتی باسی مێژووی هیرانتان لە بۆ بکەم. هیران بەهۆی هەڵکەوتەی جوگرافیا و شوێنەکەیەوە وای کردووە کە کەش و هەوایەکی ئێجگار فێنک و خۆشی هەبێت لە وەرزی هاویناندا گەشتیارێکی ئێجگار زۆر ڕووی تێدەکات بەهۆی ئەو دیمەنە دڵڕفێنەی کە هەیەی و لە وەرزی زستانانیشدا بەهۆی ئەو بەفرە جوانەی کە لێرە دەبارێت گەشتیار لەسەر تاسەری کوردستان و خواروی عێراق بە دڵنیاییەوە ڕووی لێرە دەکەن. اینجا هیران لە پایزاندا دیمەنێکی زۆر جوان و قەشەنگی هەیە. لێرە ئەو خواردنەی کە زۆر بەناوبانگە لە هیران برنج بە سرکە و هەنارە، چکە لێرە هەنارێکی زۆر هەیە، هەنارەکەشیان ئێجگار خۆشە. هیران لە 1952 بوویتە ناحیە بە دووری 73 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێرەوە و ناوچەیەکی گەشتیاری زۆر قەشەنگە. ژمارەی دانیشتوانی 5411 کەسە. هیران و نازەنین ناوی دوو خوشکە، ئەمە ژوای کردووە پێکەوە ناویان بهێنرێ و ئەم شوێنە جوانە بە ناوی ئەوانەوە ناوبندرێ. و ئێرە هەروەکو باسم کرد شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە و گەشتیار لە هەموو شوێنێ خۆشەویستانم پرۆگرامی ئەمڕۆی تامی سەڕێگا کۆتایی هات لە هیرانی جوان هەروەکو بینیتان. هیران شوێنێکی گەشتیاری زۆر خۆش و دڵگیر بوو. هیوادارم هەمووتان بێن و لە نزیکەوە هیران ببینن. هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگا خواتان لەگەڵ.